خۆم منەم شەو چاوانی تۆ ڕووناکیم بێ بۆ ئەم شەو منیش وتم خۆشمەوێ ئەزیزم تەنها مردن ڕێگێرە بۆ ئەم عەشقە کەچی ئێستا لە نامەکەت نووسراوە ئەوینی من لای تۆ باوی نەماوە من بۆ ژیان دڵم کردە قوربانێ تۆ بۆ خۆت بووی بێوەفا بووی دۆڕانێ تۆ بۆ خۆت بووی بێوەفا بووی دۆڕانێ بڕۆ بڕۆ مەڵاوە بووی بەداخە لە دڵمە خۆزگەنەم ناسیتایە ئەخر عەشق پێی وایە بڕۆ بڕۆ ئەی دڵ فرۆش بۆچی وەفات بۆم نابوو ئاهی دڵت گێرێ وەکو سوێندت درۆ لە پاداشتی ئەوینی تۆ ئێستا خەمم بێ سنوورە ڕۆژێکدا دێ و پەشیمان بی ڕۆژێکدا دێ و پەشیمان بی بڵێ هاتووم لێم ببوورە بەڵام ئەوسا بێفایدەیە بەڵام ئەوسا بێفایدەیە چونکە زەمم ناسریتەوە سەد گوڵی سوورم بۆ بێنی سەد گوڵی سوورم بۆ بێنی لەناو دڵما